ڕۆژ لە دوای ڕۆژ باسی پرسی ڕیفراندۆم گەرمتر دەبێت. سەرباری ئەوەش هەرێمی کوردستان بە چەندین قەیرانی جۆرا و جۆردا تێدەپەڕێت. باس و خواستی ڕیفراندۆم بەبەستنی کۆڕ و دیبەیت پەلکێشی ناوەندە ئاکادیمیەکان دەکرێت و مامۆستا و خوێندکارانی زانکۆش گفتوگۆ لەبارەیەوە دەکەن. لە زانکۆی هەڵەبجە دیبەیتێکی زانستی لەبارەی سەربەخۆیی کوردستان و پێگەێنانی دەوڵات بەڕێوەچوو. شارەزایان و یاسان ناسانیش پیان وایە بەر لە هەر شتێک دەبێت پەرلەمانکارە بکرێتەوە و یاسا دەربکات بۆ ڕیفراندۆم و حیزبەکانیش یەگەڵوێست و یەکدەنگ بن. بێگومان ئەبێ ئەو کێشانەی کە ئێستا لە کوردستانە هەم چارەسەر بکرێن بە تایبەتی مەسلەی یەکدەنگی و یەکڕەنگی و چونکە ئەگەر ئەو یەکدەنگیە نەبێ ئەمە ناتوانین یاسایەک دەرکەین کە ڕێفراندۆم پێویستی بە یاسایەک هەیە ئەگەر پێویستمان بێ بۆ ئەوەی بتوانین ڕێفراندۆمەکە ئەنجامێکی هەبێ لە نێودەوڵەتی باوەڕی پێ بکرێ بەڵام بۆ ئەو مەبەستەش ئەو یاسایە یا ئەبێ لە بەغاوە دەرچێ یا ئەبێ لە هەولێرەوە لە پەرلەمانی بەغایە لە پەرلەمانی هەولێر لە کوردستان. سەرۆکی دەستەی کوردی ئەوروپی بۆ لێکۆڵینەوە استراتیژی لە ئەڵمانیا دەڵێت لە هەر دەوڵەتێکی دیموکراتیدا پەرلەمان دامەزراوەیەکی گرنگە بۆیە بە زووترین کات دەبێت پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و کارەکانی خۆی دەست پێ بکاتەوە. ژی پەرلەمان gelek tiştekî mihîmet dewleteka dîmokratî da yanî ku em pê divîne perlemanê xwe bi zîtirîn wext pêk bînîn û karê xwe bi careka dî berdewam ketin. Bes ez gel hindê jî dadibêjim referandum pirseka li xelkî hemiyê ye. مامۆستایەکی زانکۆش دەڵێت پێویستە بەر لە ڕیفراندۆم جەماوەری کوردستان ئاشت بکرێتەوە چونکە چەند ساڵێکە لەناو قەیران و دۆخێکی ئابووری خراپدان و باوەڕ و متمانیان بە ڕیفراندۆم نییە. وی کەرێمی کوردستان لە ئێستا بانگەشی بۆ کرێتە زیاتر تەنها بانگەشەیە و زیاتر لەوە چەکەوەکو کارتێکی فشار بەکار بێندێ بەرامبەر بە ناوەند جەماوەری کوردستان ئاشت کرێتەوە کە جەماوەری کوردستان بێئومێدە لەم دەسەڵاتە کە بتوانێت ئیسیفتا ئەنجام دەدەن دەوڵەتی بۆ دروستکات. هەموو زمینە خۆشکردن بێتەکایە و پەرلەمانیش ئەکتیڤ بکرێتەوە پێمان شتێکی چاکە و بەو شێوازەی کە سیاسیەکان بۆ خۆیان پێویستە بگەنە نەتیجەیەکی باش و هەموو لایەکیان تەنازولکەن بۆ یەکتری تەنازول نییە بەڵکو گەورەی نواندنە. چاودێران و شارەزایانی بواری یاسا دەڵێن بەبێ کاراکردنەوەی پەرلەمان ڕیفراندۆم زەحمەتە بۆ چوونێکیش دەڵێت پاڵپشتی واوکاریەکانی وڵاتان لە شەڕی داعشدا سەلمێنەری ئەوەیە وڵاتان پاڵپشتی سەربەخۆیی کوردستان دەکەن. بەڵام لە ئێستادا ئەوەی بەلای خەڵکەوە گرنگە باشکردنی دۆخی ئابووری و ڕێکەوتنی حیزبەکانە لەسەر ئەم پرسە چارەن و سازە هاوکات دەکرێت لە ڕێگەی دەرکردنی یاسای تایبەتەوە لە پەرلەمان ئامادەکاری تەواو بۆ ڕیفراندۆم و سەربەخۆیی بکرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.